ئێرە ڕادیۆی دەنگی گەلە. گفتوگۆی ڕووداوەکان، ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. بەڵێ بیسەرانی ڕادیۆی دەنگی گەل تەوەریەم جارە هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستانە بۆ خولی شەشەمی هەڵبژاردن. ئەوەی کە گرنگە ئەمڕۆکە باسی بکەین ئەم هەڵبژاردنە چ گرنگیەکی هەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و چ گۆڕیانکاریە دەتوانێت بێنێتە ئاراوە. لە پاڵ هەموو ئەوانەشە ئایا لە پێشووترە ئازادی ڕادەربڕین چۆن بووە، لەم چەند ساڵی ڕابردووە لەم کابینەی ڕابردووە وەک هەمووتان ئاگدار ئازادی ڕادەربڕین لە خراپترین ئاستەکانیا بوو، تەنان بەبێ پێوەرە نێودەوڵەتیەکانیش ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بەراورد دەکرا بە خراپترین وڵاتانی دنیا لەوانە سعودیا و دەوڵی داگیرکەری تورک و ئێران. بۆ ئەمە بەستەش ئەمڕۆ لەگەڵمانە بن تا گوێویستی زیاتری هەواڵەکان بن لەسەر هەڵبژاردن و ئازادی ڕادەربڕین. بەڵێ بەڕێزان گفتوگۆی ئەمڕۆوە کووتمان لەسەر مژاری هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستانە لەو بارەشەوە دۆسێک حازر کراوە لە نەڤاڵانمانەوە لەسەر ئەم هەڵبژاردنە کە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان بڕیار ڕۆژی 20 ئەم مانگە بەڕێوە بچێت. ئەم هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستانە بۆ کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمە دەنگدانی تایبەت ڕۆژی 18 مانگ بەڕێوە دەچێت و ڕۆژی 20 مانگیش دەنگدانی گشتی بەڕێوە دەچێت و ئەنجام دەدرێت. هەڵبژاردنەکە لە کاتژمێر 7 بەیانی دەست پێ دەکات و کاتژمێر 6 ئێوارە کۆتایی پێدێت بۆ پێش دەنگدان ماوەی 11 کاتژمێر دەخایەنێت. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند کاتژمێر 6 ئێوارەی دەنگدانی ڕادەگیرێت و ماوەکە درێژ ناکرێتەوە چونکە ئامێرەکانی دەنگدان دەوەستن لە هەر دۆخێکیشدا بێت ماوەکە درێژ ناکرێتەوە. لەم هەڵبژاردنەدا لیستی ناوی دەنگدەرانی گشتی و تایبەت جیاوازن. ئەو کارمەندانی هێزە ئەمنیەکان کە لە دەنگدانی تایبەت بەشدار نەبوون ناتوانن لە دەنگدانی گشتیدا دەنگ بدەن چونکە ناویان لە نێو لیستی و ئامێرەکانی وردبینیدا نییە. هەر دەنگدەرێکی تایبەت دوای دەنگدان کارتە بایۆمەتریەکەی لێوەردەگیرێتەوە، بەڵام دوای کۆتایی هاتنی هەڵبژاردننی گشتی کارتەکان لە ڕێگەی فەرماندەیی و لیواکانیانەوە بۆیان دەگەڕێنرێتەوە. هاوکات بانگەشەی هەڵبژاردنەکانی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان لە 25 ئیلول دەستی پێکرده بوو. دوای 20 ڕۆژ لە بانگەشە کاتژمێر 12 شەوی ڕابردوو وادەی بانگەشەی هەڵبژاردن بە کۆتایی هات. هەر دوێنێش لەگەڵ کۆتایی هاتنی دەوامی فەرمانگەکان پێدانەوەی کارتی بایۆمەتری دەنگداران کۆتایی هات. بەپی دوایین ئامارەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان 2,683,618 کەس مافی دەنگدانیان هەیە، دابەش بوون بەسەر 1,266 بنکەی دەنگداندا. لەو ڕێژەیەش 1,008,412 دەنگدەر لە شاری سلێمانیە کە بەسەر 38 کورسی دابەش بوو 2 کورسی پێکاتەکانە. 933,115 دەنگدەر لە هەولێرە کە بەسەر 34 کورسیدا دابەش بوو 2 کورسی پێکاتەکانە. 682,791 دەنگدەر لە شاری دهۆکە بەسەر 25 کورسیدا دابەش بوو 1 کورسی پێکاتەکانە. 59,300 دەنگدەر لە پارێزگای هەڵەبجە بەسەر 3 کورسی پەرلەمانیدا دابەش بووە. ژمارەی چاودێرانی سیاسی کە تۆمار کراوە گەیشتووەتە 13,000
478 چاودێر جگە لە 2100 چاودێری ناوخۆیی کە بەم شێوەی خوارەوە بەسەر پارێزگاکان جیاجەکاندادا بەش بوونە 1340 چاودێری سیاسی و 257 چاودێری ناوخۆیی لە هەولێر 5138 چاودێری سیاسی و 644 چاودێری ناوخۆیی لە سلێمانی 6735 چاودێری سیاسی و 1972 چاودێری ناوخۆیی لە دهۆک 256 چاودێری سیاسی و هیچ چاودێرێکی ناوخۆیش لە خێراوەکان تۆمار نەکراون بۆ هەڵەبجە. هەروەها چاودێرانی نێودەوڵەتی نوێنەرایەتی 13 کۆنسڵخانە و 17 ڕێکخراو دەکەن و هاوکات 20 دەستگای ڕاگەاندنی نێودەوڵەتی و 48 دەستگای ڕاگەاندنی نێوخۆیی بەشداری لە ڕووماڵکردنی هەڵبژارنەکاندا دەکەن. لە بانگەشەکەدا تا ئێستاکە 44 سکاڵاوتانە لەسەر بانگەشی هەڵبژارن تۆمار کراون بە شێوەیەک زیاتر لە 20 سکاڵا لە سلێمانی بووە، زیاتر لە 15 سکاڵا لە هەولێر و 3 سکاڵاش لە دهۆک بووە. کارتی بایۆمەتری وەک وتمان دوێنێکە دواوادە بوو بۆ وەرگرتنەوەی. ئێستا نزیکی 112,000 کارتی بایۆمەتری لە ئۆفیسەکانی دهۆک سلێمانی و هەولێر ماونەتەوە وەرنەگیراونەتەوە. بە شێوەیەک 73,000 کارت لە سلێمانی ماوە، لە هەولێر 27,000 لە دهۆکیش 12,000 کارتی دەنگدان ماوە کە هێشتا وەرنەگیراونەتەوە. هەر لایەنێک بێ هەر دوژمێک بێتە ناو خاکی کوردستانەوە من ڕێگری لەوە ئەەکەم و دەنگی پێنایم. تەماشای ڕابردووی ئەوانە بکەن بزانن لە ڕابردووە چۆن بوون ئەمانە دەم بۆ لایەنانەنەن کە بەرۆکیان کردوتەوە بۆ جەندرمەکانی دەوڵەتەکانی سنوور. پارتی دیموکراتی کوردستان بە بکسێن ئاسنی هێرشت سەرمەکرد وەکوە دیارژی وێنەیدا دیارە ئەوان ئەتوان هەموو حکومێ لەسەر ئێمە بن ئەتوانمان فرەشن بە هەز وڵاتێکە بیانەوێ بەڵام مەیدەی خواچیەکەن یعنی ئێمە جارێکی تر باوبا پیرانمان کەوتۆتە ژێر دەستی عسماندی و کە ئەوانن ئەزانین کەسیان پێکو نەگەر مێژوو بخوێنیتەوە کاتە بێت چاو ساغ بیخۆنیتە دەست ئەوانە جارێکی تر. تێرمان خوال لە مەسەلەی گەندەڵی و دزی و جەردەیی و قاچاقچێتی و ئەم شتانە فەرلایەنێک هەیە کە چاوساغی بۆ داگیرکەرانەکە جارەگەر خەڵک دەنگ بەوان بداتەوە ئەوان دەرچن ئێتر ئەو کاتە کەس بە تەمای خۆشی نەمێنێ دەنگدان بە خەڵکی نەزان و خەڵکی ناهوشیار کارەسات دروزەکە بەڕاستی. پێویستی ئەزانم هەمووی هاوکار و هاودەنگ بوون و بۆ سزادانی ئەو کەس ئەو بەرانی کە هەوڵێن بۆ تێکدانی و وڵات و خاک وڵاتمان. بەڵێ بینەرانی بەڕێز چەند هەواڵێک لەمڕۆوە دوێنێ دواوادەی بانگەشی هەڵبژاردنەکان بۆ وەکو باسمان کرد کۆمیسیۆنی باڵی سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕێگەیان لیستی بەربژێرەکان بەرپرسن لە لابردنی پۆستەرەکانی سەرشەقام و شوێنە گشتیەکان وەزار هەر کەسێک بۆ لابردنی پۆستەرەکان خۆی بەرپرسە لێ و ئەگەر لا نەبرێت لە کاتی خۆیدا و لە دوای 30 ڕۆژ لە هەڵبژاردن ئەوە لێپرسینەوەی لێ دەکرێت و ڕوبەڕووی لێپرسینەوەی یاسایی دەبێتەوە. هاوکات لە هەواڵێکی دیکەدا و لە سەروبەندی هەڵبژاردندا لە کاتێکا کە هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوەیە و تەنیا 4 ڕۆژی ماوە و هەروەها دەوڵەتی داگیرکەری تورک بەردەوامە لە هێرش و داگیرکاریەکانی بۆ سەر باشووری کوردستان ئەمڕۆ نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بە سەردانێک چووە ئەنقەرە بڕیارە لەگەڵ ئەردۆغان سەرۆکی دەوڵەتی داگیرکەری تورک کۆ بێتەوە ئەوەی جێ ئاماژەیە وەک گوتمان ئەم سەردانە لە سەروبەندی هەڵبژاردنەکاندایە و بەشێک لە چاودێران پێیان وایە سەردانەکە بۆ ئەوەیە کە یارمەتی ماڵی بارزانی بدات لە هەڵبژاردنەکاندا لەو ترسی ئەوەی کە ڕوو بەڕووی شکستێکی زۆر زۆر خراپ ببنەوە لە هەڵبژاردنەدا. هەروەها مستەفا قەرەسوو ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستانەوە ڕایگەیاند پێویستە خەڵکی باشووری کوردستان بچنە سەر سندوقەکانی دەنگدان و پەدەکە سزا بدەن. ئاماژەی بەوەشدا پێویستە گەلی باشووری کوردستان دەنگ بەو کاندید دەوڵات پارێزانە بدەن کە لە دژی خیانەتن. هەروەها
ڕۆژی دووشەممە پاڤڵ تاڵەبانی لە بانگەشەی حزبەکەیدا لە شاری دهۆک ڕایگەیان کە چەند ساڵێک لەمەوبەر بە مەسعود بارزانی وتووە دەیەوێت لەگەڵ فەرماندە مەزلوم عەبدی کۆ بێتەوە و دابنیژێ تاوە کێشەکانی هەردوو بەشی کوردستان ڕۆژئاوا و باشوور چارەسەر بکرێت بەڵام باڵ تاڵبانی ئاشکرای کرد کە مەسعود بارزانی ڕەتی کردوتەوە و ئەمەش دەری دەخات کە ماڵی بارزانی جگە لە قازانج و سوودی خۆیان هیچ قازانج و سوودیەکان بۆ کوردستان نابێت. هاوکات هەر ئەمڕۆ کە بوومەلەرزەیەکی بەهێز باکووری کوردستانی هەژان بە پێی زانیاریەکان کە تا ئێساکە دەست گەیشتووە بوومەلەرزەکە بە بڕی 5.9 پلەی ڕێخەتەر بووە. تونجەر باکرهان هاوسەرۆکی دەمپارتی دوێنێ کە ڕایگەیاند پێویستە دەست بەجێ دەرگای ئیمراڵی بکرێتەوە گوێ لە قسە وڵامەکانی ڕێبەر ئاپۆوە بگرن. ئێمەی کورد ببۆرن ئێمەی کورد کرێکاران و بندەستان خاوەنی سەرەکی ئەم وڵاتین. هاوسەرۆکی گشتی دەمپارتی تونجەر باقرخان لە نووسینگەی سەرەکی دەمپارتی لە ئەنقەرە لە کۆبوونەوەی ساڵانی پارتەکەی داوتارێکی پێشکەش کرد و ڕایگەاند ڕەنگە تەمەنی ئێمە گەنج بێت بەڵام تێکۆشانی ئێمە لەسەر بنەمای تێکۆشانی سەدان ساڵە دامەزراوە. دەمپارتی لە گەلەکەمان پیرۆز بێ ئاماژێ بۆوەدا دەمپارتی گرنگی دادپەروەری ئاشتی و ژیانی مرۆڤەکانە. ئەم لێدوانی تونجەر باقرخان لە دوای ئەو کۆبوونەوەی دێ کە لە سیانزەی ئەم مانگەدا ئەو گربوونەوەی لە سیانزەی مانگەدا لە شاری ئامەدی باکووری کوردستان ئەنجام درا بۆ دژی پیلانگەڕی نێونێتەوەی لەسەر ڕێبەر ئاپۆ بۆ بەگشتدا چوونەوەی سیستەمی ئەشکەنجەی ئیمراڵی. ئەم هەنگاوانش بە هەنگاوێکی گرنگدا دەنرێن لە هەڵمەتی جیهانی ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ چارەسەری سیاسی بۆ پرسی کووردا. بەڵێ بینەرانی بەڕێنز وەک لە سەرەتاوە باسمان کرد لە پاڵ تەوەری هەڵبژاردندا ئەوەی کامانوێ ئیمڕۆکە باسی بکەین و بخینە بەرباز بۆ ئێوەی ئەزیزەوەیە کە ئەم هەڵبژاردنە چ گرنگیەکی هەیە بۆ گەنجانی باشووری کوردستان هەروەها لە کابینەی پێشووتردا چۆن پێشێلکاری بەرامبەر دەنگی ئازاد و میدیاکاران و ڕۆژنامەنووسان و گەنجان ئەنجام دراوە بەرامبەر ژنان ئەنجام دراوە. ئایا ئەتوانین چی بکەین تاوەکو ئەم جارە کابینەیەکی باشتر دادپەروەرانەتر کابینەیەک کە هێزی داگیرکرد ناهێنێتە سەر باشووری کوردستان و ئازادی خوازانی شتیرۆر ناکات. کابینەکەی مەسرور بارزانی کە لە بچەکردنی ئازادی ڕادەربڕین. بازێک لەمانە سیخۆڕ بوون سیخۆڕیان بۆ وڵاتانی تر کردووە. کابینە پۆلیسیەکەی مەسرور بارزانی لەگەڵ هەموو شکستەکانیدا لە حکومڕانی 6 ساڵەی هەرێمی کوردستان لایەنێکی دیکە کە لە بچەکردنی دەست و کبکردنی دەنگی ئازاد و داتاشینی سیناریۆ بوو بە جۆرێک تەنانەت هەر کەسێک داوای مافە سەرەتاییەکانی خۆی بکردایەت ئەوە لە زیندانە تاریکەکانی هەولێر و دووەکدا خۆی دەبینیەوە. بەناوی خۆی گەورە و مێهرەبان لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانی بەشێکی زۆری شارەزایەن و چاودێرانی سیاسی بەگومان بوون لە کارەکانی و هۆشداری ئەوەیاندا کە ئەم کابینەیە کابینەیەکی پۆلیسی دەبێت چونکە مەسرور بارزانی و بەشێکی زۆری تیمە وەزاریەکەی لە دەستگای سیخوڕی پاراستنەوە هێنابوونیە ناو حکوومەت و تۆڕێکی هەواڵگری پێدروست کردبوو. هەر لە دەستپێکی کابینەکەیەوە لە دووەک و بارینانەوە دەستی کرد بە دەستگیرکردنی زیاتر لە 80 چالاکوان و مامۆستای ناڕازی و ڕۆژنامەنووس هەرخودی مەسرور بارزانی یاسا و دادگاشی بنپێخست و پێش لێکۆڵینەوەکان تۆمەتی سیفڕ و بازرگانی مادەی هۆشبەری خست نەپاڵ. چەکدار بوون هەوڵی تەقانەوەی باڵەخانە و پێگەی بڵێم خەڵکی بیانی لێرە و کوشتن و ئەو کەسانەی کە لە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکاندا ڕەشبەگیر کرابوون بەشێکی زۆریان
بێبوونی هیچ بەڵگە و لێکۆڵینەوەیەک پاش ئەشکەنجەدانێکی زۆر ئازاد کران و بەشێکیشان با دروستکردنی سیناریۆی بێبنەما بە چەندین ساڵ زیندانی حکومدران کە ئەوەش بەخواستی خودی مەسرور بارزانی بوو نەک گەڕانەوە بۆ دادگایەکی سربەخۆ. نمونەی ئەوەش مامۆستا بەدەلبەرواری و شێروانی و قاهرەمان شکری و چەندانی ترن. شێفی تیرۆرا فیزیکی بکە ئەڤڕۆمە هەمیان لێرە بکوژی بەس نەشی ئازادیە بکوژی ئاخر. ئەو کاتی ئەمانە یەکێکی تر لە بنپێخستنی ئازادیەکان دروستکردن و داتاشینی سیناریۆ بوو بۆ ڕەوایەتیدان بە ڕەشبگیری و دەستگیرکردنی ئەو ڕۆژنامەنووس و چالاکوانانەی کە بەخواستی بارزانی و دەستگای پاراستن هەڵسوکەوت ناکەن یاخود ڕەخنە دەگرن و کار لەسەر گەندەڵیەکانی حکوومەت دەکەن یاخود ڕاپۆرت و شیکاریان لەسەر داگیرکاری و تاڵانکاریەکانی دەوڵەتی داگیرکاری تورک کردووە بەتایبەت لە ناوچەکانی دووەک و بادینان. بۆ ئەمەش گیراوانی بادینان و ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد و دەیانی تر دەتوانین وەک نمونە وەربگرین. خواستی پیاڵدان و قبول نەکردنی ڕەخنە یەکێکی دیکەی کارەکانی کابینەی نوێمی مەسرور بارزانی بوو. بە جۆرێک هەر کەسێک ڕەخنەی گرتبێت لە سنووری ژێردەسەڵاتی پەدەکەدا لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە بە فەرمانی خودی مەسرور بارزانی دەستگیر دەکرا و دوای لێدان و ئەشکەنجەیەکی زۆر لەژێر فشاردا ڤیدۆی پەشیمانی پێتۆمار دەکرا و بە زۆر پێی بڵاو کراوەتەوە تا هیچ کەسێک نەتوانێت ڕەخنە بگرێت یاخود ئەوەی لە دڵیدا هەڵی بڕێژێت. نمونەی ئەوەش جوتیاران و کاسبکارانی هەولێرن. لێدوانمدا لێدوانەکەشم غەڵەت بوودای لێبوردن لە حکومەتی هەرێم و لە پارتیش دەکەم من هیچ فشارێکم لەسەر نییە کە قسەی دەکەم. لەناو کابینە پۆلیسیەکەی مەسرور بارزانیدا تیرۆری کەسایەتیە سیاسیەکان و دژبەرەکانی لەناو حزبەکەی خۆی و دەرەوەی حزبەکەی یەکێکی تر بوو لە کارە قێزەونەکان دژ بە مافی مرۆڤ و ئازاری ڕادەربڕین کە لەو ڕێگەیەوە چەندین کەسایەتی دیار و ڕۆژنامەنووس و سیاسی تیرۆر کران و دواتر بە سیناریۆی بێبنەما تاوانەکەی دەخستە پاڵلایانی سیاسی دیکە و پەردەپۆشی کارەکەی پێدەکرد. تیرۆرکردنی عەمید محەممەد میرزا و مامۆستا جیهان تەها نمونەی بەرچاوی ئەم کردەوەیان. بەڵگەی کردەوەکانی کابینەی نوێم دژ بە ئازادی ڕۆژنامەوانی و مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین ئامار و مەترسیەکان بوون کە لە راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکاندا بڵاو دەکرایەوە و هۆشداریان دەدا بە مەسرور بارزانی و حکوومەتی هەرێم کە ئەو کارانە مەترسیە بۆ سەر بنەماکانی مافی مرۆڤ. تەنانەت هەرێمی کوردستان کەوتە ناو هێڵی مەترسیەوە بۆ مافەکانی مرۆڤ لە بەرامبەردا لە جیاتی گۆڕانکاری لە ڕێگای دیندار زێباری بەرپرسی فەرمانگەی ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان دژی راپۆرتی ڕێکخراوە ناوخۆیی نێودەوڵەتیەکان دەوەستایەوە و ڕەوایەتی دەدا بە کارەکانی مەسرور بارزانی و پاساوی بێبنەمای بۆ دەهێنایەوە. ڕەوایەتی دەدا بە ڕەشبگیری و ڕفاندن و تیرۆری ڕۆژنامەنووسان و چالاکوانان و کەسایەتی سیاسیەکان. هەموو ئەمانە دەرخەری ئەو ڕاستیە عەقڵیەتی خێڵەکی و خۆسەپێنی دیکتاتۆری بنەماڵەی بارزانی و خودی مەسرور بارزانی دەسەڵاتی خۆی بەکارهێناوە بۆ سەرکوتی ئازادیەکان و دژ بە هەر دەنگێک وەستاوەتەوە کە ڕەخنەی لە کابینەکەی هەبوو بێت و کاری لەسەر دەرخستنی گەندەڵیەکانی کابینەی نۆ کرد بێت. هاوکات دەسەڵاتەکانی حکوومەت و دەستگا ئەمنیەکانی بەکارهێناوە بۆ تەسفیەکردنی نەیارەکانی هەر ئەمە ژوای کردووە ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستاندا لە ژێر دەسەڵاتی بارزانیدا لەلایەن ڕێکخراوەکانی تایبەت بە مافی مرۆڤەوە بکەوێتە ژێر چاودێری و پرسیارەوە و بە کابینەی پۆلیسی پێناسەی بکەن. بەڵێ بیسەرانی بەڕێز هاتینەوەلاتان ئێستاش میوانی بەرنامە ژنە میدیاکارێکی باشووری کوردستان گەنجێکی باشووری کوردستان کە چەندین ساڵە لە بواری میدیادا کار دەکات لە بواری میدیای ئازاددا کار دەکات. ئەویش بەڕێز هاوژین شوانەیە. بەڕێز هاوژین شوانە بەخێر بێیت. زۆر سپاس کە ئەمڕۆ بەشدار بووی لەگەڵمانە. زۆر سپاس بۆ ئێوەش هیوادارم باش بن. سپاس. بەڕێز هاوژین شوانە ئەوەی کە گرنگ بێ ئەمڕۆ کە باسی بکەین و تەوەری سەرێک یەکی لە تەوەرەکانی بەرنامەکە و یەکی لە تەوەرەسایەکانی بەرنامەکە بوو ئەویش لە پاڵ ئەوەیە کە ئەم هەڵبژاردنێکی چارەنووسازە بۆ تەواوی گەلی باشووری کوردستان بۆ لە ڕوانگەی میدیاییشەوە لە ڕوانگەی ئازادی ڕادەربڕینیشەوە ئێمە وەک بینیمان لە کابینەی پێشووە هیچ نەما بەرامبەر ڕۆژنامەوانان بەرامبەر دەنگی ئازاد بەرامبەر ئەو هاوڵاتیانی کە بە دژی ئەو بەگژی ئەو قۆرخکاریانی حکوومەتی خۆسە پێنە ئاچوونەوە هیچ نەما بەرامبەریان نەکرێت. جا ئەوەی کە من ئەمڕۆ لە تۆشی بپرسم و باسی لەوە بکەین گرنگی ئەم هەڵبژاردنە
بۆ میدیاکاران بۆ دەنگی ئازاد بۆ ڕۆژنامەنووسان لە چیدایە؟ سادا بۆ گەزانیم هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوەچێ و لە نێوان لایەنەکان و کاندیدەکان بێگومان ململانەیەکی زۆر هەیە و گەرم و گوڕش پێشوازی لێ دەکرێت. دواوادەی بانگەشەی هەڵبژاردن بوو لە هەرێمی کوردستان بێگومان لە ئێستادا لە هەرێمی کوردستان 2,803,000 کەس کاکاتە لە 176 دانیشتوانی هەرێمی کوردستان مافی دەنگدانیان هەیە. بێگومان لەوەش 1191 کاندید ململانی با دەستێنانی 100 کورسی پەرلەمانی هەرێمی کوردستانەکەن. بێگومان جیاواز دەبێت لە دوای 4 ساڵ ئەبزین بینین مافی هەڵبژاردن بۆ هەموو تاکانی کە باسم کرد هەیە. ئێمە ئەتوانین لە ڕێگەی هەڵبژاردنەوەوانێ دەستا و دەستی دەسەڵات بکرێت و هەر کاتێکیش کە بانگەوازی دەکرێت بۆ پرۆسی هەڵبژاردن دەبینین لایەنەکان چۆن بانگەشەکانیان و دروشمەکانیان بە جۆرێکە کە لە خزمەتی و نیشتیمانە و گۆڕانکاری و دەچینە خۆناغێکی تر لە هەرێمی کوردستان. بێگومانێ مازانی ماوەی چەندی ساڵە کوردستان بە گۆڕانی زۆر جیاواز و قۆناغی جیاوازە تێپەڕ دەبێت. بێگومان هەتاوەکو بێت ململانەکان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هێرشەکان بۆ سەر گەلی کورد زیاتر بێت و شەڕی تایبەت بە بەردەوامی لە بەرامبەر تاکەکانیان دەکرێت. جا لەو نێوەندەشتا ڕاگەیاندن کە دەسەڵاتێکی باشی هەیە لە ئاڕاستەکردنی خەڵکە و ئەتوانێت کاریگەرێکی باش لەسەر کۆمەڵگا دروست بکات و لە خزمەتی کۆمەڵگادا کار بکات. بێگومان لەو چوارچێوەدا هەمیشە دوژمنان و داگیرکەران چایان لە ڕاگەیانەکانێ بە تایبەتیش ڕاگەیانێک ئەگەر بۆ گەل ئیش بکات بۆ دەسەڵات ئیش نەکات جیاوازە لە بەرەوەی کاتێکە تۆ بۆ گەل ئیشەکەی چاوی دوژمنان زیاتر لەسەر تۆ بێ. بۆیە لە ئێستادا ئەوەی کە ئێمە کاری لەسەر دەکەین کار لەسەر ئەم هەڵبژاردنەکەین ئایا ئەو کاندیدانی کە خۆیان بەربژێر کردووە تا چۆن لە خزمەتی گەل و نیشتیمانە کارەکانیان گرنگی پێدەدەن لە پەرلەمانە تا چەند داوای مافی گەلی کوردەکان بە تایبەتیش ئازادی ڕادەبڕین کە یەکێکە لە سەرەتاییترین مافەکانی مرۆڤ بێگومان لەناو ڕاگەیانەکانە دەبینین ڕۆژانە چۆن ڕۆژنامە نووسان دەنگیان بێدەنگەکرێت یاخود لەسەر کارەکانیان دۆسی و کەیسیان بۆ کرێتەوان یاخود دەستگیرەکرێن دەستدرێژیانەکرێتە سەر تیرۆرەکرێن. ئەمە جگە لە ڕۆژنامە نووسان دەبینین هاوڵاتیانی ئازادی خوازیش لە ئێستادا هێرشەکانی دوژمن و داگیرکەران و بە تایبەتیش کوردان بە تایبەتی هەندێک لە لایەنەکان دەبینین چۆن هاوکاری دوژمنان و داگیرکەران دەکات بۆی کە بتوانێت بە ئاسانترین شێوە کەسە ئازادی خوازەکان ڕۆژنامە نووسە ئازادی خوازەکان تیرۆر بکە یاخود دەستگیر بکات و بێدەنگیان بکات. بەڵام ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەم هەڵبژار ناکرێ هەڵبژارنێکی زۆر یەکلایەکەرەوە بێت و گرنگە ئێمە لەم هەڵبژارنەدا گەنجان وا بیر دەکەنەوە کە پێویستە بەشدار بن لەبەرەوەی ئیتر ئەتوانین ئێمە لەم هەڵبژارنەدا چارەنووسی خۆمان دیاریکەین. ئایا ئەگەر تۆ دەنگ بدەیت ئەوە بۆ کاندیدێکە نیشتیمان پەروەرە کە وڵات پارێزدا کە لە خزمەتی گەلا ئیشەکات مافەکانی ئێمە بەدەستێنێت ئەتوانین ئێمە هەوڵی گۆڕانکاری لەم دەسەڵات و حکومڕانی دەبین بچینە قۆناغێکی درەوانێ. بەڵام کاتێکە تۆ ناچیتە سەر سندوقەکانی دەنگدان کەواتە تۆ ئەتەوێت ئەم حکومەتە لە حکومڕانیا مێنێتەوە ئەو بڕیار بەدەست و دەسەڵات خواست بێ. بۆیە ئەوەی کا بڕێوە دەچێت ئەم جارە جیاوازە لە باشووری کوردستان و هەرێمی کوردستانە بانگەشەکە زۆر گەرم و گوڕا و دڵنیام ئەم جارە هاوڵاتیان بەتەواوەتی دەسەڵات و حکومڕانیان بۆ یەکلایی بۆتەوانێت کە چۆن ڕۆژانە بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان خاکی کوردستانە فرۆشێ هاوکاری داگیرکەرانەکە ڕۆژنامە نووسان دەستگیرەکە دەنگە ئازادی خوازەکان بێدەنگەکە تا دێت تونند و تیژی دەست درێژەکان لەسەر ژنان زیاتر دەبێت تا دێت هەوڵی بچووکردنەوەی پێشنگانی ژنەدات. بۆیە بۆی ئێمە بتوانین ئەم گۆڕانکاریانەکەین لە باشووری کوردستانە دەکرێت 20 مانگ بچینە سەر سندوقەکانی دەنگدان و هەوڵ بین گۆڕانکاری دروستکەین بۆ بێگومان هاوڵاتیانیش لە ئێستادا لە پێشوازی ئەوەدان لە 18 مانگا دەنگدانی تایبەت بەڕێوە دەچێت و 20 مانگیش هەڵبژارنەکان لە باشووری کوردستان بە شێوەیەکی گشتی دەست پێ دەکات. دەسەکانە خۆش بە زۆر سپاس بۆ زانیاریانە. جا من ئەو پرسیارێکی تر کە ئێساکە ئەمە لە تۆی بکەمەوەیە وەک خۆشت ئاماژە و پێدا لە قسەکانە ئاویش پرسی گەنجان و پرسی ژنانە وەک زانین لە کابینەی پێشووە ینی ئێمە حیزب بولایەن هەیە تا ئێستاکە کەس نازانێت شکڵی هاوژینەکانیان چۆنە ینی بەڕادەیەک پیاوسالاریان کاڵ کردوتەوە لە ناوخۆیانە پیاوسالاریان قوڵ کردوتەوە لە ناوخۆیانە کە لای ئەوان
ژنان بۆ ئەوە نین کە بێنە کای دیموکراسیەکانەوە بێنە پەرلەمانەوە بێنە پۆستە وزاریەکانەوە ینی لە ناو خێزانە و لە دیارترین خێزانەکانی باشووری کوردستانیشە بەڵام تا ئێساکە کەس نازانێت هاوژینەکانیان چۆنە چ کارێک دەکەن لە ڕووی سیاسی و چەندێ بتوانن ینی ئەمە قۆرخکاریە بەرامبەر ئەندامەکانی خێزانەکانی خۆیان کە ئەیکەن بە دەر لەمەش بەرامبەر ژنانی باشووری کوردستان بەرامبەر گەنجانیش بە هەمان شێوە ینی ئێمە ئەگەر سەیری داتاکان بکەینەوە ژماری زۆر مەترسیدار ئەمەری زۆر مەترسیدارە بینین لەسەر کۆچی گەنجان لە باشووری کوردستانەوە بەرەو ئەوروپا بە هەمان شێوە ئەبینین بەشێکی زۆری گەنجان بەدەست بێکاریەوە ئەناڵێنن لە باشووری کوردستان چ گەنجانی ژن چ گەنجانی پیا و نەئەیانەوێت هیچ کارێکی وڵات پارێزانە بکەن چونکە مۆراڵیان کوژراوە لەلایەنە ئەم دەسەڵاتەوە تەنانەت بێهیوا بوونە لە دەنگدانی ژانی من دوێنێکە گوێبیستی ئەو لێدوانی بافڵ تاڵەبانی بووم لە هەولێر کە پێشکەشێکرد دیەکی لەوانی کە باسی کردەوەیە کە دڵێ بەشێکی زۆرمان لە گەل بیان وەتە گەلی باشووری کوردستان بێهیوا بوونە لە دەنگدان ئێمە ئەتوانین چی بکەین تاوەکو گەنجان و ژنان بۆ ئەم هەڵبژاردنە هیوان بگەڕێتەوە بەر تاوەکو بڕۆنە سەر سنووقەکانی دەنگدان دووە کە زانانی کۆمیسیۆنیش ئەمەژەی پێوداوە بەشێکی زۆری کارتە بایۆمەتریەکان وەرگیراوەتەوە بەڵام ئایا ئەڕۆن دەنگەدەن یاخودنا تا چەند ئەکرێ هانیان بدەین کە دەنگ بدەن بەڵێ بێگومان ئەوەی کە ئەبێ بزانرێت گەلە یەکەم جار هۆشیاری زۆر گرنگە بۆ گەلە بەرە بێتەوە بزانی چ لایەنێک هەڵبژێری بێگومان ئەوەی کە دەبیندرێت چەندین لایەنی ترمان هەیە کە لە ئێستادا چەندین لیست و قوارەیان دروست کردو ئەمەش بۆ پارچەبوونی کۆمەلگایە بۆی کە گەل پەرتەوازە بێ پارچە بێت بۆ ئەوەی کە پارتی لە حکومڕانی خۆیان بمێنێتەوە چەندین لایەن دەست یەگرێت لە ژێرەوانێ کە ئێستا لیستی بۆ دروست کردون و چەندین کاندین بۆی ئەبێ خەڵک زۆر باش لەمە تێبگار بزانێت چ کاندیدێک چ لایەنێک هەڵبژێرێ بێگومانەوە لەم چەند ڕۆژەدا لەگەڵەوەی کە چەندین پەرلەمانتار ئەگەر ئاگاتان لێ بێت دەکشێنەوانێ لەوەی کە خۆیان هەڵبژاردو ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوانێت کە بەشێکیان هەر زوو تێگەیشتن لەو چاواشەکاری و شەڕی تایبەتەی دەسەڵات کە چۆن لە ژێرەوانێ دەستیان لەگەڵ دەسەڵات تێکەڵا بۆیە ئەبێت سەرەتا زۆر باش ئاگادار بین لەوەی کە ئەو لیستێک کە ئێمە هەڵێ بژێرین ئایا لیستێکە لەگەڵ دوژمنا دەستی تێکەڵیان لەگەڵ خزمەت بە گەل و نیشتیمانەکە لەسەر هێڵی ئازادی خوازانە بۆیە ئەوە یەکەم شت گرنگە هاوڵاتیان ئاگادار و هۆشیار بن و لە بەرامبەر ئەم شەڕە تایبەتەدا زۆر ئاگادار بن لەبەرەوەی دژمنان و داگیرکەران هەروانە وەستن چەندین لایەن چەندین کاندید کە لە ژێرەوانەی ئەوان دەستی دەگرن بۆی کە چاواشەکاری دروستکەن لە ئێستادا دەبینین دروشمەکانیان یعنی باسی یەکسانیەکە باسی ئازادی ڕادەربڕینەکە باسی مافی ژنانەکە بەڵام هەروەکو خۆشت ئاماژت پێدا ئێمە تا ئێستا نەمانتوانی و ڕوخساری ژنەکانی ئەوان ببینین تا ئێستا نازانین پێگەی ژنەکانی ئەوان لەکوێ تا ئێستا ئاستی ژنەکانی ئەوانمان بۆ دەرنەکەوتە خۆ بێگومان ئەوە ئەسەر وەزیرانەکان و پەرلەمانتارانی بەڕیتانیا و ئەمریکا وڵاتانی ترە بینین بە ئاسایی لەناو بازاڕەکان ئاسوڕێتەوە تۆ بڵێ پێگەی ئەوان لەو ئاستەیە بێت تا ئێمە نەتوانین بیان بینین بێگومان ئێمە هەوڵەدەین بۆەوەی کە ژن عقلی ژن زهنی ژن لەم دەسەڵاتدارێتە بێتە دەرەوانێ و پێویستی شەکە ئێستا ڕۆژی ئەوەیە ژنەکانی ئەوانش ئیتەرچی دیکە خۆبڵینەکان چونکە شەڕی ئێمە شەڕی هەموو ژنانە پرسی ئێمە لەسەر ژن پرسی هەموو ژنانی جیهانە نەکتەنها هەرێمی کوردستان لەبەرەوەی ژنان ئەوە چەندین ساڵە بە درێژایی مێژوو بەدەست ئەم عقلەتە دەسەڵاتدارێتەوە بەدەست زنیەتی پیاسالارێتەوە دەناڵێنن دەبێت ئەوانیش هەڵوێستیانە بێت کاتی ئەوە هاتۆ چکە لەبەرەوەی ناچارن ئەم جارە ئەوە تا ئەمڕۆ نێچیر بارزانی بەجیا چۆتە ئەنقەرەوە دەزانێت شکستی هێناوە دەیەوێت لەگەڵ دژمان و داگیرکەرانە کۆبوونەوە کە ئایا لەم هەڵبژارنەدا شکستی هێنا چۆن تورکیا هاوکاری بکات چۆن تورکیا پاڵپشتی بکە یاخود چۆن هەوڵ بدەن لەم پرۆسەیەدا چاواشەکاری کەن چکە لەبەرەوەی هەڵبژارنی ئەم جارە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی عێراق سەرپەرشتی دەکات دەچێتەوە بەخا بێگومان ئەمەش وا دەکات کە چاواشەکاریەکان لەلایەن پەدەکەەوە کەمتر بێت بەڵام لێسادا پلانێکی تر بەڕێوە دەچێت ئایا لە دوای پرۆسی هەڵبژاردن
بە شکستی پارتی چ گۆڕانکارێک ڕوودەدات یاخۆ دەمانەوەی دەسەڵاتی پارتی دەکرێت چارەنووسی گەل هەروەکو ئێستا بمێنێتەوە خەڵک هەر بەدەست خزمەت گوزاری و بناڵێ ئەمازانی شاری هەولێر ساڵ نییە لە کاتی وەرزی زستانە بەدەست بێکارەبایی بەدەست دروستبوونی لافاوانێ بەدەستەوەی کە خانۆکانیان تاوەکو ئێستا سیستەمی ڕێگەوبانیان دەناڵێنن تەنها هەر ڕووکەشێکە هەندێک لە شاری هەولێرا بێگومان دەسەڵات هێزی دەسەڵاتی پارتی دەستی ناوتە بینەقاقای هەر تاکێک لە هەولێرا بێگومان هەمویان ئێمە ئەزانین کە بێزارن کە دژی ئەم دەسەڵاتن بەڵام زۆر جار ناچاری هەڕەشە ترس لە دەسەڵات هێشتمانەوەیان لە شاری هەولێرا وای کردووە کە ناچار بن بۆیە گرنگە لەم هەڵبژارنەدا نەترسن و بێنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بن بەو لیستەی کە هەڵوێستی هەیە ئەمڕۆ بە دەنگی بەرز دەڵێت ئێمە خاکی کوردستان دەگەڕێنینەوە ئێمە نایڵین دژمنان و داگیرکەران خاکی کوردستان داگیرکەن ئێمە دەمانێت پەیوەندەکانمان لەگەڵ ڕۆژئاو و باکووری کوردستانە زیاتر دروستکەین زیاتر جێگیری بکەین بۆیە گرنگە ئێمە هەوڵ بدەین ئەو کاندیدانەی کە ئەتوانن هۆشیارترن لەسەر مافەکانی کورد بە تایبەتیش ئێمە چەندین ساڵە بەدەست ناسنامەی کوردەوە لە باکووری کوردستان دەناڵێنین بەدەست زمانی کوردیەوانەیە و هەروەها بەدەست و دەست درێژیانێک کاکرێتە سەر ژنان قوبولکردنی ژن وەکو خۆی لە ناو بوارەکان و لە ناو کایەکانە ئەوەی کە گرنگە ئەمڕۆکا بێ ڕۆژنامە نووسان و میدیاکانی سەر بەدەسەڵات ئیتر کاتیەوەی هۆشیار بنەوانێت چونکە لەبەرەوەی ئیشەکانتان بۆ مێژوو زیندوو نامێنێت لە ناو ئەچێت وە ئەوەی کە گرنگە ئێسادا هێڵی ئازادەکە لە بەرامبەر ئەو هەموو ناتۆیەکەی بینیت کە چۆن شەڕی تایبەت لە بەرامبەر خەڵکاکە خەڵکە ترسێنێت و قێنێ بەڵام هێشتا ئێمە هەر لە سەتی خۆمان وەساوی هێشتا بەردەوامین و کارەکانمان دەچێتە ناو خەڵکەوانێ و ئەمەش خۆشەویستی و پێگەی ئێمەی دروست کرە ناو نێزان و بۆیە لە ئێستادا پێدە و کەجەکەشوە بانگوازی ئەوە دەکەن کە ئیتر خەڵک ئەبێت دەنگ بات بە وڵات پارێزان ئەوەی کە خاک و نیشتیمان دەپارێزێ بێدومان ئەبێت ئەو گەنجانی کە لە ئەوروپان هەمویان بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان لە بەرۆی بە ناچاری کۆچیان کردو ئەو بینیمان بە هەزاران گەنجی ئەم وڵاتە لە ڕێگەی کۆچکردنا گیانی خۆی سپارت ئەمەش هەرێکێکە لەو شەیدانەی کە لە پێناو خاکی کوردستانە قوربانیەدات بۆیە بێگومان ئێمە بۆ پاراستنی خوێنی شەیدان بۆ پاراستنی تێکۆشانی گەریلاکانی چیاکانی کوردستان دەبێت وەفامان هەبێت لە بەرامبەر شەهیدانە لە بەرامبەر گەریلاکانە کە بە ساردی و بە گەرما لە بەرامبەر دژنان و داگیرکەرانە لە شەڕان بۆیە ئەوەی کە ئێمە ئەمڕۆ ئەتوانین بە دەنگدان بە لیستی وڵات پارێزان وەروە کاندیدا وڵات پارێزەکان ئەتوانین بچینە قۆناغێکی درەوە گۆڕانکاری زیاتر بکەین و کاتەش ئەگەر هەر ڕێستێکیان لەسەر ئەم پەیمانانە و ئەم بەڵێنانەی نەڕۆژ ئێمە ئەتوانین گۆڕانکاری بکەین بەڵام ئەوەی کە ئێستا گرنگە بۆ ئێمە نەمانی پارتی دیموکراتی کوردستانە شکستی ئەو دەسەڵاتەیە کە بە درێژایی 30 ساڵە گەلی کورد مافی گەلی کورد دەستی ناوتە بینەقاقامان لە هەموو مافێکەوانەکەی تر مافی مناڵە گەنجە ژنە پیاوانە تا دێت پیا و کۆیلا بێ لە ژەردەستیاوە بۆ ئێمە بۆ گۆڕانکاری لەم ڕەوشەیە بۆەوەی کە ئیتر نەهێڵین چی دیکە دەستی دژمنان و داگیرکەران بگرێت دەبێت ئێمە دەنگ بین بەو لیست و قەوارەی کە وڵات پارێز و نیشتیمان پەروەرە. دەسەکانە خۆش بێ من یەک پرسیاری ترەکەم و کۆتایی پێدانم بۆی زیاتری لە کاتی تۆش نەگرم ئەما و پرسیارش پێوەست بەوانەوە کە ئێستاکەوتە بەو باسەوە کە ئێستاکە باسە کرد ئەویش ئەوەیە وەک ئەبینین یعنی بەجدیجی داخیشە کە بەشێکی زۆر لە گەنجان بەشێکی زۆر لە هاوڵاتیان نەک تەنیا گەنجان بەشێکی زۆر لە هاوڵاتیانی باشووری کوردستان بە هۆی ئەو هەموو زوڵم و ستەمەوە کە پەدەکە بە هاوکاری دەوڵەتی داگیرکەری تورک لە سەر هاوڵاتیان ئەنجامی داوە ترسێکی وا دروست بووە ئەوەی کە پێوترێت دەوڵەتی پۆلیسی ئەوەی کە ئێمە هەر لە سەرتایم کابینەوە جەختمان لەسرە کردەوە کە مەترسیدارە ترسێکی وا دروست بووە کە هاوڵاتیان تەنانەت لە ناو خاکی خۆشیان لە شاری هەولێرە ترسیان لا دروستە بێت گۆرانیەکی شۆڕگەڕانە گوێ لێ بگرن ترسیان لا دروستە بێت ناوی ڕێبەر ئاپۆ بێنن ناوی کەسایەتیەک بهێنن کە لە باکووری کوردستان دەنگی داوەتەوە ئەم ترسە ئایا کاریگەری لەسەر هەڵبژاردنە بێ و چۆن ئەکرێ پێش بگیرێ بەم ترسە چۆن ئەکرێ هەڵبژاردن بکرێتە ئامرازێک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ترسەش بەڵێ بێگومان هەر خۆیمانەوەی ڕێبەری گەلان لە ناو زیندانەکانە ئەمە زیندوو هێشتنەوەی ناوەکەیت یەگەر دروشمەکەش نەوترێتەوانەیە هێشتا ئۆجلان بە ئازادکردنی ڕێبەری گەلان ئێمە ئەتوانین ڕۆژهەڵاتی ناوەڕاز لەم قێران و لەم کێشە و ناکۆکی لایەنانە ڕزگار بێت بەڵام
ئەمە دەستی دوژمنان و داگیرکارانە، دەستی دەوڵەتە زلێزەکانە، دەستی ئەو دەوڵەتانەیە کە لە ڕاگەیانەکانیانەوە خۆت بەڕووکەش باسی مافی مرۆڤەکەن، بەڵام لە ژێری شەو هەمویان دەستیانەیە لە دەستگیرکردنیان، دەستیانەیە لە مافەکە. تەنانەت ئەوەندە لی ئەترسن ئەوە ئێمە چەندین ساڵە گوێمانە لە دەنگی بۆ لە پەیامەکانی بۆ بەردەوام شەڕی تایبەتی لەگەڵدا دەکەن. ئەمە لەلایەک لایەکی تری شەوانە ئەوەی کە جێگەی دڵخۆشیە تێکۆشانی گەلی کووردە لە ئەوروپایا دەبینین، لە باکووری کوردستان، لە ڕۆژئاوای کوردستان تێکۆشانێکی مەزن لە سایە و فکر و فەلسەفەیەوە بەڕێوە دەچێت. بۆیە لە ئێستاداش ئەگەر دیقەت بەیەنەکەش لە چاوەڕوانی ئەوەدا هەوڵ بدات گۆڕانکارەکان وکو ڕۆژئاوای کوردستان بێ لە باشووری کوردستانە، لەبەرەوەی لە باشووری کوردستانیش پێویستمان بە تێکۆشانێکە بەو هزرەیە کە ئێمە بتوانین گۆڕانکاری دروستکەین، بتوانین هەوڵ بدەین ئازادی ژنان بەدەستبێنی. تا ژنەکانمان لە باشووری کوردستانە ئازاد نەبێ ئێمە ناتوانین گۆڕانکاریکەین لە باشووری کوردستانە. ڕەنگە ئەگەر دەسەڵاتی پاتیشکی هێشتا ئێمە هەر لە قەیران و لە هێرشوو پەلامارەکانی دژمنان نابین، ئەو کاتە ئێمە توانین بە گۆڕانی زهنمان، بە هۆشیاربوونەوەمان، بە پشتبەستن بە فکر و فەلسەفە و ڕامانەکانی ڕێبەرایەتی توانین گۆڕانکاری زۆر گەورە دروستکەین و بێگومانە بێت خەڵکی هەولێریش باش لەوە تێبگەن چی دیکە نەترسن، ئامێدی، بادینان، دوهۆک و هاوڵاتیانی ئاکرێ بێنە پێشەوانە ئیتی چی دیکە نەترسن، چی دیکە نابێت ئێمە دانیشین بە دێر ئەم دەسەڵاتەوانە. ئێمە چەند ساڵە مافی گەلی کوردەخوا، بۆیە ئێستا ئەرکە بەرپرسیارن و بێگومان لە شاری سلێمانی، لە شارەکانی تریشە هەر کەمێکی خزمەت گوزاری هەبێت، هەر ئازادێکی ڕادەربڕین یاخود دەستگیرکردن، دەست درێژی، جیابوونەوەی نێوان دوو هاوسەرکاوینی ڕێژەی جیابوونەوە لە ئێستا دەچەنە کۆچی گەنج لە ملی هاوڵاتیانی هەولێر و ئامێدی و دهۆک و ئاکرێ. لەبەرەوەی ئەوانە بێ ئێستاکە هەوڵ بدەن، دەنگ بدەن بۆی کە بتوانین گۆڕانکاری دروستکەین لە باشووری کوردستانە، بتوانین هەموو ناوچەکانی یەک ڕێزی و یەکدەنگی بەدەستبێنی. بێگومان ئەگەر ئاگاتان لێ بێ زیاد لە 400 گوند لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیا بەچۆڵ دەکرێت. یعنی بۆچی چ گوند نشینێک ئامادەی ئەوەیە چەندین ساڵە قوربانیەدا لە گوندەکەی تێکۆشانەکات، ماڵی هەیە لەوێ ئاژەڵدارێکات، ئێستا ناچار لەژێر تیارەی تورکیای داگیرکەرە، لەژێر چەکی کیمیایی، لەژێر بردومانە ناچار بە زۆر گوندەکەی پێچۆڵەکرێت، کەواتە نابێ ئەمە قوبول کرێمە جێگەی قوبولکردن نییە بۆ ئەوی بتوانین گۆڕانکاری دروستکەین. ئەرک و بەرپرسیارەتیە لەسەر هەمومان و لەسەر ڕاگەیاندکارەکان بە تایبەتیش و ڕاگەیانی ئازادیش. ئەمڕۆ ئەرکێکی خورستری لەسەر شانەکەەوەی هەڵی هۆشیارکردنەوەی گەربین لە بەرامبەر ئەم چاواشەکاریانە، لە بەرامبەر ئەم خیانەتە، لە بەرامبەر ئەوەی کە بتوانین گۆڕانکارێکی باش لە باشووری کوردستانە بکەین. ئەمەش بە یەکڕێزی و یەکدەنگی و بە تایبەتیش بە پێشەنگایەتی ژنان دەکرێت. بەڵێ هاوژین شوانە میدیاکاری لە باشووری کوردستان، هەروەها ڕۆژنامەنووس و ژنی گەنج، زۆر سپاس کە ئیمڕۆکە لەگەڵمانە بەشدار بووی. سپاس بۆ قسەکانت، دڵنیام بیسەرانیش قسەکانی تویان زۆر بەدڵ بوو و بە هەنوەریان گرتووە، بە هیوایەوەی کە هەمووان بڕۆینە سەر سنووقەکانی دەنگدان و دەنگمان بدەین بەو لایەنەی کە دژی داگیرکاری و داگیرکردنی خاکی کوردستانە، دژی فرۆشتنی خاکی کوردستانە. دەست خۆش بێ، زۆر سپاس دووبارە. بیسەرانی ئەزیز، وەک گوێبیست بوون گۆڕانکاری پێویستی بە دەنگی ئێوەیە. ئەگەر بمانەوێت ئەم هەڵبژاردنێک بێت کە کۆتایی بەو نادادیانە بێنین، کۆتایی بە کوشتنی ژنان بێنین، کۆتایی بە فرۆشتنی خاک بێنین، کۆتایی بە داگیرکاریەکان بێنین، کۆتایی بە نەبوونی کارەبا، مافە سەرەتایەکانی ئینسان کە تا ئێستاکە لە باشووری کوردستان نابوونیە نییە، نەبوونی کارەبا، نەبوونی ئاو، نەبوونی موچە، کۆتایی بەمانە بێنین. دەنگ بدەن بەلایەنێک کە نەبووتە هۆکاری ئەمانە، دەنگ بدەن بەلایەنێک کە دژی ئەم داگیرکاریان ئاوەستێتەوە. دەستان خۆش بێ، بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش کرا، هیوە دەرم بەدڵیەوەی بیسەر بوو بێت. گفتوگۆی ڕووداوەکان